هۆشیارکردنی لە ڕێی هاتوچۆی بۆ پیادەکان چەند بەش لە خۆ دەگرێت. بەشێکیان حکوومەت پێویستە ئاگاداری خەڵک بکاتەوە، بەشێکی دیکەش کۆمەلگای مەدەنی پێویستە لە ڕێی کۆڕ و کۆبەندەکان ئاگاداری خەڵک بکاتەوە. لە هەموو مهمتر لە ڕاگەاندنەکانیش لە منداڵانەوە دەست پێ دەکات، لە ئەو کەناڵە منداڵەکان کە ئێستا ئەلحەمدولیلا کەناڵی منداڵانی باشمان هەیە، دەتوانین ڕیکلامێکی باش لەو کەناڵە ببینین بۆ منداڵان، چکە پەروەردە لە منداڵان دەست پێ دەکات و منداڵ تەئسیر لە دایک و باوی خۆشی دەکات. جگە لە پەروەردە ئەبێ لە ماڵەوە دایک و باوکان زۆر ئاگاداری مناڵەکانیان بن، بەردەوام ئامۆژگاریان بکەنکەوە لە شاقامەکان چۆن دەپەڕنەوە. و سەبارەت بە یاریەکانیش ئەبێ دایک و باوک لە ماڵەوە مناڵەکان پەروەردە بکەنکەوە بە هیچ جۆرێ لەسەر شەقامەکان یاری نەکەن، شوێنی یاریکردنیان بۆ دیاری بکەن بۆ ئەوەی تووشی مەترسی گیانی نەبن و خەڵکیش تووشی هەلاکەت نەکەن. ئەوە دەبێت داک و بابی ئاگایان لێبی و بیانگەرن و فێریان کە نەچنە سەر جادە، ئەگەر بێنە دەرێش لەکن دەرکەی ڕاوەستن، یعنی لە بۆ عالم ئەیە دێ سەریع سایقەکان، یعنی سەبڕ ناکاتەوە. ئەوە یەک دوو ماتۆڕەکانش بێ ڕەقەمن، ئەوەی دێ داژوە سیاقەتیان زەعیفە، دێنە بن سیارەی عالەمی و نە ئاوێنە نە لایەت ئیجازەی نییە.